سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش یادارم زۆر باش بن دڵخۆشم لە یەکەم پرۆگرامی تامی سەرڕێگا لەگەڵتانم ئێستا کاتژمێر 5:30 بەیانیە من هەڵسام و بەڕێ دەکەوم لە هەولێر بەڕێ دەکەوم بزانم ئەم ڕێگایە بەرەو کوێم دەبات چ شتێک تاقی دەکەمەوە لە یەکەم پرۆگرامم بینەر بن تا کۆتایی. نیو کاتژمێرە لە ڕێگام شتێکی وانە کەوتوتە بەرچاوم کە تامی بکەم بیخۆم یان بچم بە ئێوەی نیشان بدەم خواردنی زۆر خۆشتان بکەم بچم بۆ شوێنێکی زۆر زۆر جوان و ئێوەش بێبەش نەبێت لەو شوێنێک کە من بۆی دەچم کە ئەو ڕێگەیان بزانم بەرەو چۆم دەبات. لە کۆتاییدا لەسەر ڕێگای خۆم دوو چاپەست و کتری و دوو مەنزەرم دیتەوە بزانم تاچی خۆش ناخۆم بەو سبەینەی. سەلام عەلەیکوم. سەلام عەلەیکوم. باش کاکە ئەحواڵت؟ تای ڕەژووت خۆ تاچی خۆشم لە بۆ تێکە. بەس زانم ئەو مەنزەرانە چی تێدایە؟ ئەوە کو سەیری بکەمەوە تەماشاکە؟ دەمێت سەحکەمێ سەحکەمێ. ئۆی ماشاءڵڵا پاقلە و پاقلە چی جوان ئەدی ئەوە چییە؟ کام کەم؟ زۆر خۆشە چاوێکی خۆش خۆشم لە بۆ تێکە دەگەر یەک قاپە جیهانیان بخۆ با سەفەری بی لەگەر یەک قاپ پاقلەی و قاپەکی ژنۆکی دادەنیشم و تام دەکەم و دەیخۆم. چای سەرخەڵووس لە ئەوەندە بەتامە زۆر زۆر بەتامە تام و چێژێکی زۆر خۆشی هەیە نۆکایش خواردنێکی بەیانیانە پێم سەیر بوو پاقلە هەبوو بەو سبەینە سۆتم با هەر تامی بکەم بەڵام نۆک خواردنێکی سبەینانە و زۆر خۆشە. گرنگی ئەو خواردنگانە کە لەسەر ئەو ڕێگایانە هەبێتن ئەوەیە کەسێک سەفەرێک دەکات دەچێت بۆ شارێکی دیکە خاسەتەن بەیانیان لای دەداتن لە خۆی نانێکی بەیانی خۆش دەخوات لەو سروشتە جوانە ئەوەیە تامی سەر ڕێگا. لە کۆتاییدا خواردنگەکم دیتەوە بچم خواردنێکی لێ بخۆم لە بەیانیە و لە ڕێگام هیچ شوێنێکم نەدۆزیێ و لێ ڕابگرم ئەجا لەگەڵم وەرم بزانم چه هەیە بخۆم بەو سبەینەی. سەلام عەلەیکوم. ماندی نەبن. باش کاکە؟ باشی سەلێمە باشی. مەشغوڵی خۆلەکاتت ناگرم. ايه كلام كده والله ما قاص هي قوزي هي تشيف هي قلي هي تيكي مريشكا هي تيكي خاطي نسمني تشيا تدفين نانو ماسي لو تاينم هيا دبو تاينم دبو تاينم واسم ممنون دبو تاينم نانو ماسي لو تاينم واسم ممنون ساتشافي من خوشكك عزيزي ناني سبينانم ديتو الحمد لله. خواردنەکان زۆر زۆر بەتامن دەست پێ دەکەم خواردنەکەم دەخۆم و دەست بە پرۆگرامەکەمان دەکەین. لەسەر ڕێگای خۆم بەرەو ئامێدی چاوم بەو شارۆچکەیە کەوتە قەدیشی پێ دەڵێن حەوزێکی ماسیم بینی حەوزێکی ماسیم بینی پرسیم وتم زانم ئەم شارۆچکەیە بە چ بەناوبانگە بە چ خواردنێک بەناوبانگە بەڵام بە ماسی بەناوبانگ نەبوو لە حەوزدا بەخێوی دەکەن و دەیهێن و دەیفرۆشن بەڵام بە ترشک بەناوبانگە ترشکی ئێرەواتە کفتەی لای خۆمان کفتە و دۆهەوە لە قەدیش بەناوبانگە و ناوبانگی هەیە و خواردنێکی کوردەواریە بەڵام ماسیەکان هیناو حەوزن. ئەو برایانە لێ ڕاوەستانە بزانم قسەم لە بۆ ناکەن بزانم قەدیش لە زاری خۆیانەوە بە چ بەناوبانگە
السلام عليكم. عليكم السلام. شلوني مام؟ سرچو بنم. أحوالك؟ الحمد لله. تندرستيت؟ الحمد لله قالك وبوش. قالك باش يا ربي وهر صاحبي. ان شاء الله امين. ناوي برزت؟ ناوي برزت؟ افضل ميرزا. أفضل؟ ميرزا. أفضل ميرزا. أم السوراني ما؟ بله. بعديني باش نكارم باخبم. ولا أي سوراني قوي نظام. مهم لك تقبلين. بله بله. مهم لك. بس أنا قديش بتمنى البانجا. بداخلي بنو كيف مسكي. بداخلي؟ بداخلي شيء؟ بداخلي هو بيتني هو صار. جنم ايه تيكا وكي تجي دورو بار دورو مش مجو خو خوش سيفا هرميكا همش كنا بدار ادي هنزير هنزير قنديل هنزير اسنو ظلم بيه نزاني هنزير والله زور مشكلة ما لك تيجنا جاي بزانا بدي خلقك كي بتسخريكا خلقي قديش شو ليتيا شو ليتدكن يا هم اول رنج باريا رنج باريا باريا موليا بله كشتو كالو بله وعلى بازي حيواناتي بله ويا هلا دست تخوش بيتن زور كم مايا بقما آمدي بس سيري سروشتا جوانا كي بكن شويني هالكوتا كي بكن اوانده جوانا بس بيت خوشة سيري بكي دەبی لە ناوەوە چ جوانیەکی هەبیت لەگەڵم بن دەچم بەرەو ئامێدی سروشتە جوانەکەی ئامێدیتان نیشان دەدەم. بەر لەوەی بچینە ئامێدی لەسەر ڕێگا پێشەوەی بگەینە بە ئامێدی ناوچەی گەشتیاری سولاف هەیە شوێنێکی ئەوەندە دڵگیرە ئەوەندە خۆشە بەس سەیری ئەو کولتورە کوردیە جوانە بکەن کولتوری کوردی چەند جوانە تخوا بارتێکی نەدەین سەیری ئەو کڵاوانە بکەن خۆبا لەسەرکەم خۆزگە جلچی کوردیشم لەبەر بووایە زۆر ناشیرنە فازلچی کوردیم لەبەر بووایە جەبا ناشرین بووایە جەمەدانی و کەسی لێ نییە بە خۆمان ساحێب مارین وەرن زانم چه هەیە چی خۆشێشەش ترش بخۆم ترش باش کاکە کوی گەردەنم ئازا بکە عافیەتم بیتن دەستت خۆش بیتن بزانم چ شتێک لێرە زۆر دەفرۆشێتم حەلەویات زۆر دەفرۆشێتن چ کاتێک ئێرە لێرە گەشتیار زۆر دێ سەردانی ئێرە دەکاتە لە چ وەرزێک بەهار زیاتر وەنیە بەهار و هاوین هاوینیش ئێرە فێنکەوەنیە وەڵڵا دە باشە مادەم لە کاتێکی زۆر باش هاتم وەنی ئێرە بە چ خواردنت بە ناوبانگە پارچە سەروپێ پارچە سەروپێ بەس بە سەروپێ بە ناوبانگە نابودنگە ئەو شتا زۆر نابودنگە لە بۆ پێر مەتام بۆ پێر فرۆشتنەوە مەتحەم باپیر فرۆشت یعنی بچم سەردانی و مەتحەمەش بکەم دە باشە دەست خۆش بتین گەردەنم ئازا بکە زۆر سپاس دەکەم چۆنی کاکە ئەحواڵت هەمووشت باشە تەندروستیت هەمشی تەندروستی زۆر باشە یا ڕەبی هەر باش بی ناوی بەڕێزت چاروان چاروان یانی چە یعنی جێگای خواردنێ و خۆرنەوە باڵندا و گیاناوەرەوە خەڵکی بادین ناوی زۆر خۆشیان هەیە ئەزا تو دابنیشە مش بێمە لای تو دابنیشەم با لە خۆمان قسان بکەین گوتم ناوی زۆر خۆشتان هەیە منۆڤێت بەدینیت خۆش ناوی بادینی زۆر خۆشە ماناکانیان زۆر خۆشە نۆڤێت کەڤنن یەت ڕەسەنن یەت مانتەقێنە یەت دەڤاڕۆنە یەت چیانە هەمی ئەفنۆڤە ئێستا ناوی تو چاروان کاک چاروان بە چیەوە خەریکی لێرە ئیش دەکەی بەڵێ لێرە ساغ بیت ئیشاڵڵا پێم بڵێ بزانم ئامێدی بە چ بەناوبانگە ئامێدی گەلە شتا یۆپنۆڤدەنگە مەسەلەن بە چ خواردنێک بەناوبانگە خۆرنا یۆپنۆڤدەنگە جێشین وەری یۆپنۆڤدەنگە مێژوویەکە دێرین و کەڤنیا هەیە ئامێدیە هەندێک شینوەری ئامێدی داهین سەر وەختی زەردەشتیانە
سراختت میدیانه شناش زور کنی له سراختت میدیانه درگه آمیدیه هی هندک شینوارند سلطان مكتب ومزقوت او همین تاین دیره تاین یعنی همین آمیدیه پایتخت بهدینانه زور جوانه سروش دکی زور جوانه مسیحی داشتین مسلمان داشتین ازیت داشتین یعنی وتامو عين يكي لخول كوكر دوتا بيك وجيان آره بيك وجيان ناميدي ام بس حتى انسانيتي اواري كو دينه هاي يقول الصريف ما تش مشكله ام بيك وجينا سافرت ما اتوش هلا عمدي دادني شيء ليش الصاغد ان شاء الله ثم خلقي عمدي بتسيو خيرك والله خريجي داومت كان تجارات كان جد گشتیاریتین خوبت کن و رازو ما تزیاتر بشونی کی گشتیاری بنابانگا کشتو کال و آشتانی لینا کرده باشه پرسیاره دلن عمدی با پاتی بنابانگا لیره هیچ دکانه چی خواردنم ندید پاتی بفروش هیا بیرخ یای هیا والله من غلط بچه میر یا علی بچه بابیر بچه کدیار بیره هی تین زور باشه بس يعني قشت ياردين صاروا بيلر ضخ صاروا بينا خاصة عطر زاخوش أربين تين باچه و خانت آمیدی و تين آمیدی تقرن ندید کنه زور باشه وقت آمیدی ناوتيكي زور دولة من ده يلا همین ناحیه با يعني نبتنی مثلا قشتی ها پیش رو بتم آمیدی با سلاف هموی ببینم زور باشه دوین جن خایبت ورا برام ورا سلاود لیبل چونی باشی الحمد لله تندرستیت والله تندرستی گلک باشه دی یا ربی هر باش بی ناوی برزه ناوی من طاهره طاهر لخلقي باجر آمدی من والله او جامن لهوليره وراحتون بتمام بتم آمدی هر دو چاهاتی لها خدمت داینه كاك ور اولا بس تعرف شلي ما ندر كاك طاهر بتيو خريكي با استا اني اساقي ملا با خلق سیلاب زود جهگی خوشه زور خوشه پاجت کردستانه و اونو که آمدی جی گل ها خمایم یعنی آمدی گلک تشکه جوانه تم پیشکش نکه چی خوش دسترانه که پیشکش یلا کن آمدی کامن هی روشا باجرام آمدی کامن هی روشا باجرا آمدی کامن گلها خمام بس دنیا بس من نهیله بی حالی دا چمکی پارچک لشی من دیکم سیلاوا من چندا خوشم داتو زانی گشتی یاریت مکی ونم
حال لەگەڵ ئامێدی ناوچەیەکی زۆر دڵگیرە کەوتۆتە سەر تاشەبەردێکی گەورەی سەر شاخێک بە دووری 7 کیلۆمەتر لە باشووری دوهۆکەوە واتە ئامێدی سەر بە پارێزگای دوهۆکە 1400 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە درێژی ئەم ناوچەیە 1 کیلۆمەتر و پانیشی 500 مترە لە ئامێدی کورد دەژیتن و کەمینەیەکیش مەسیحی هەڵکەوتی شوێنەکە بەم جۆرەیە کە چیتر فراوان نابێت اینجا من هەر بەردەوامم لە گەڕان لە ئامێدی قاوەیەکی زۆر خۆشیان بۆ دروست کردوم تامی قاوەکەشیان دەکەم لەگەڵم وەرم بزانم قاوەکەیان تامی چۆنە دەستت خۆش بیتن قاوەکی زۆر 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 بەتامە پێم بڵێ قاوەت کو دروست کرد لە بۆ من ئۆڤە سۆرمە چێگیریە بە ئاوی سار بەڵێ یعنی قاوەی بە ئاوی سار بگیرێتەوە لەبەر چە جۆنتر تێت بەسەوە نەبیە کاف نابتەکە لەبەر چ نابیتەکە وڵۆژ بۆش نینە قاوەکە باش نییە چ قاوەک زۆر باشە ئەوە فال کیلویە ئیچیلۆ باشترە بەڵێ ئیچیلۆ باشترە بیان خاندستت خۆش بیتن لە بۆ ئەو میوانداریەت بیتە پرسیارێکە لێ بکەم زەمە تو هەر لە کۆنەوە ینی هەر لە ئامێدی دانیشی هەر خەڵکی ئامێدی ئامێدی ناوچەیەکی زۆر زۆر خۆشە هێشتان هەموو نەگەڕاوم بەڵام ئەوەندەی کە گەڕاوم زۆر خۆشە شوێنەواری مێژووی زۆر جوانی هەیە ئامێدی بە چه خواردنێک زۆر بەناوبانگە خودێ ئیپرۆخێ یاپراخ لە حەمدوریلای یەکە گوتی یاپراخ زۆر حەزم لە یاپراخ ئەو کۆتەلداوکێ کوتلداوەک چییە؟ دووغاوە دووهەوە بە دۆغای دەڵێن کوتلداوە و سەروپێ پۆرچە بە خۆت لێ دەنی سەروپێ لە ماڵێ؟ کێم لێنی کەم لێ دەنێن زۆر خۆش عەستان لێنی وڵە بالە وڵە خوشە باسی و بزەحمات هەر وەڵڵا زۆر گرانە لێنانی ئاسانە بەس یاپراخ ئاسانە ئیپرۆخە ئەمە پێر چێکرد بوو ئیپرۆخ ئەوجا ئەمیش پێرە خواردی تەماڵی پێر چێکرد بوو جەخاستن ئێستا بەهارە و گەڵای مێوی تازە هەیە زۆر خۆشەوە ئەمە ئافرەتین دەزانی کۆ خۆشە و کۆ خۆش نییە دەستەکان خۆش بیتن زۆر سپاس دەکەم فەرموقاوەکەش بخۆ ناوی بەڕێزت؟ صادق ئامێدی کاک سادق ئامێدی گوتیان بڕۆ ڕێ لێ بگرێ دەنگی زۆر خۆشە دەنگی من زۆر زۆر نەخۆشە ئەجا ئەتە گۆرانێکە لە بۆ من بێژە من بڕیار دەدەم دەنگی تو خۆشیان نەخۆشە من جەربۆندە زۆر نەخۆشە بەلاقیتا نەخۆشە بەخوای خۆشە بە تەنێ زۆر خۆشە بە بەلاقیتا زۆر نەخۆشە یعنی چ بەلاقیتا بە مایکی یاڵە بەبێ مای گۆرانیەکم لە بۆ بڵێ چ گۆران دەنگی کێت پێ خۆشە گۆرانێکی والله خوشترین سرانبشت آخر تحسين طاعة يلا تحسين يعني قراني ولا يوم يلا قراني كيم لبابله نزال قراني هذا يلا قراني قال هولي راحتي ما ادري مشينا بشول الظنم بس لبازار نظام نظام وربتي لولا لهم بلا لولا لهم نبجي الى بشول لولا ورا قرانيكم لو ضل ورا بتاني لبوم ضل ورا يلا لا بابا قراني نظام والله قراني نظام باش بزانم زانياري تي لسر شنو ميجويه كان عمدي والله ميجويه كان عمدي زور كونه يعني تقريبا 600 تشتك سال فرقه راسك ست شوێنەکەی کە زۆر زۆر ینی لەو کاتی و ئامێدی دروست بۆ ئەو شوێنەش هەرمایە خودی هەموو تشت کنیشتی جیا هەیە بەڵێ جۆما هەیە کەنیسە دوسێ کەنیسە لە ئامێدیە کەنیسەجی لە ئامێدی هەیە لە ئامێدی کورد و مەسیح بەس مەسیحی و بسلمانەیە بەرێ جیلێ بوون ساڵ 1948 آخر چوینە فەڵستینێ یعنی نەماینە مەسیحەکە ئەف مانتەقە هەمی جی بوون هەموو جوو بوون ئێستا کەسی لێ دەژیتن فەڵاماینە ئێستا فەڵاماینە فەڵۆ بسلمان ئێستا بەس مسلمان زیاتر لێ فەڵەی تێدایە آخر مەحلەمە هەموو فەڵانە مەسیحی ئەو برادرانە چێ دەنگی خۆشە گەرە تو بزانی دەنگی وڵایش دەنگی خۆشە دە باشە با پێ بکەی سەرچۆم دە باشە با بچمە لای گۆرانیش خۆشم لە بێت وەر لە بۆت نەگۆتم دەست خۆش بێت سڵاوت لێبێت چۆنی باشی آخ دیار یار 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 آخ دیاری دلل و دلل دیاری دلل یاری میمانا خیالا گندایلا هایلا هایلا
دياري دلال ديوانا 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 زو دمر ما شايم لو هاتا قلت تداري نشينا سيصدى بسلو باقي ماري شرقيانو غربيانو ما وليانا همي فلان ابني فلان لمي خدانت كركانو عبانا لمي خدانت نو ماينانا همي خدانت داشانو ميشانو تيكو دكانو وقيصر يانا دياري دلال ودلال ودلال اي دنقت هر خوش بي ممنون قلق سباس نشيم نشدنا والله زور دشي زور خوش بو قال ممنون قلق سباس اقدر شاعرة تشمان هي قولاني ما شاعر مال ابو ضلع اوي عنوانيا يلا صلاوتان ليبل تو شاعري بقوي مش شاعرين بس ما حصلت شعرها ايه اوي حزي لهون راو او بي دستي نسيني شيده بيتن هونيا يلا اشتاش خوش بيشكش بقى دبيجيت من قلبو زاروككي الجندكي او بتنيا وكسنا مويا اس چوما بيدر خاني مرينايه داز بلينكت لي وبوين اويه خهدايا من قد خده ده چا وزانم گرياوي بيزاري چه بلايا قد ريفينگو ورا از ماي مال گندي من نبردايا دا دجمنه من نبيجيت اوي گندي كس نمايا بابو براير من لشكرن يشري و داي كامن طانير وانا شركرايا خيش كامنا چويا بيري بو چپرا دا دجمنه من نبيجيت شوانه کرد پس نمايا و گلک سپاس اي دنگت هر خوش بيتن زور سپاس تان دكرام زور خوش بو زور باورم ندكر اون دميوان دوست بن اون دي يعني زور دلين او دري ورا مايري ما دري ورا مايري ما بس ناتما هيك شونك هر بردوام دبم لقران لعامدي عامد نا هيك ما عندنا بملا بروي زور خوش عامدي دعوة دكم همو كسك بس داني عامدي بكاو عامدي ببينيتن ازاو تاع خانه كشبتم تاع خوشي نيروانان بخوم چای تاخانه زور خوشه سلام علیکم صاحبی ایره لچن داره چاکی بخوم شوني؟ باشي أحوالك كوا؟ بخير بين سنة نايب رزق؟ كاك محمود بتيو خريكي والله دوامي بدوامي خريكي عميدي زور خوشة بخير بين سنة شوبا قلق ممنون لحولي راحتي ما عميدي بخير بين سنة زور ممنونم زور سپاس دکم چایخانه زور کنه؟ والله ما كيلومترنا ليلة كوم يعني زور لميلوتي چایخانه چی کلتوری لیره هیا؟ يعني كوم بلوتي آمدی هبی او چایخانه شبیته؟ والله استانا ماينا بچوخ نما لبرت نماینه زور شوين دپرسم دلين نما نماينا والله نزانی؟ نه باشه دستت خوش بیتن خۆشەویستان لە مزگەوتی گەورەی ئامێدیم کە مزگەوتێکی زۆر کۆنا مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ 537 کۆچی واتە مێژوەکەی زۆر کۆنا کاک عومەرم لەگەڵا زانیاری هەندێک زانیاری هەیە لەسەر مزگەوتەکە لە بۆم باز دەکاتن کاک عومەر زۆر سپاس دەکەم لە بۆ ئەو یارمەتی دانا پێم بڵێ ئەو زانیاریانە چین لەسەر ئەوەیە لەسەر ئەو مزگەوتی گەورەی ئامێدی مێژوەکەی بۆ کێیە والله مێژوەکە بزانم بای ئیسلامەکان چاکردووە بەڵێ وەختی زەردەشتیەکان و وەسیحیەکان بابڕە چاکردووە دواتر ئیسلام هاتن ئەوە کرد بوو مزگەوتێکی گەورەی ئامێدی مزگەوتی گەورەی ئامێدی هیچ دەستکاری تێدا نەکردووە هیچ دەستکاری نەکراوە لە کۆنەوە جوانی ئەو مزگەوتە لەوەدا کە هیچ دەستکاریەکی نەکراوە بەڵێ نەکردووە
شوێنوارە مێژوویەکانی هەمووی ماوە. بەڵێ زۆرمە یعنی کەدی دەستکاری هیچ ڕەنگێک تێدا ناکردووە. باشە لە سەردەمی چ میرنشینێک ئەو ئەگەر لەگەڵ من بێ با بچین بەناو مزگەفتەکەشدا بگەڕێن. تەماشای ناو مزگەفتە با تەماشای ناو مزگەفتەکەش بکەین و بزانم لە سەردەمی میر حسێنەوە مزگەوتی گەورەی بادینان دامەزراوە. هاکۆ ئێستا ئاینی ئیسلامی نوێژ تێدا دەکەن مزگەفتی گەورەی ئامێدیاوە. هەموو خەڵک دێن لێرە نوێژی خۆیان دەکەن و گەشتیارەکانیش هەردێن لێرە تازە زۆرمان دێ. ئەجنەبیەکانی هەتا هێن زیار دەکەن کوچۆنە ینی تەماشای ناو مزگەفتەکان دەکەن ینی دیروکەکان باشە کاک عومەر ئەو مزگەوتە هیچ نۆژەنیش نەکرایتەوە هیچ ڕەنگێکی هیچ ینی ڕەنگیشی هەروەکر خۆی ڕەنگێکە بە تۆزێکە گوڵوپاغنا بەری چەند ساڵی گۆڕیەوە گڵۆپ و شتەکان مزگەوت ینی دەستکاری هیچ بیناتێکە نەکردووە هیچ ڕەنگێک هەر مامۆستایەکمە هین سەزانیاری ئەم مزگەفتە هەیە بەس تۆزێکی ناساخە منش پێیان گوتم کاوامۆستا زانیاری زۆر باشیە لەسەر مزگەفتەکە بەڵام هەندێک ناساخە ئیشاءالله خوا شفای لێداتن. نارەی گەورەی ئامێدی لەبێ بەر چاکردووە بەر چییە بەری ئەوە بەر ینی بەردەکانیان تا کردی ئێستا ئەو بەردەکەونەکە نەمایە بەردەکە لە هین شاخی گۆڕینەوە چەند باریکە قادر مەکان قادر مەکان زۆر باریک دروست کراینە هەر ئاو هەردەبی بسوڕێ تا دەچێ سەری هەلاو بەس مشکلەکەی وەکو بچمەوە خوارێ کاک عومەر ئێستا دەمەوێت بچمە مەکتەبی قوبەهان کە زۆر ئەوی شوێنەوارە و زۆر بەناوبانگە لە ئامێدی دەبی لەگەڵیشم بێ و یارمەتیم بدەیت گەلێک مەمنون. هەرچەندە لە پرۆگرامەکەمدا دەمانوێت باسی خواردن بکەین خواردنی ناوچەکانتان بکەین بەڵام پێویستیشە کە سەردانی هەر شوێنێک دەکەم شوێنە مێژوویەکانی ئەو شوێنەش پێویستە نیشان بدەین لەبەر ئەوەی مێژوویەکی زۆر کۆنی هەیە پێویستە نیشان بدرێت. بابڕێک تاو گەیشتی لەسەر خێران بەڵێ زۆر شتم لەسەر خوێن تۆ کە دڵ یەکێکە لە شوێنەوارە هەرە دێرینەکانی ئامێدی زۆر کەونترە 1534 بۆ 1573 کاتی دروست بوونەکەیەتی مەدەست زۆنکۆ بوون زانکۆش بووە بابخوا هەندێک بە ناویدا بگەڕین تەمەشا بکەین با بڕۆین چ خوێن چ بوارێک لێرە زیاتر خوێندرەیە هەمی زانستی بوو ئاینی بوو جێفەقەهان بوو فەلسەفە هەموو تشت لێرە بوو لەو قوتابخانەیە هەموو جۆرە بابەتێک خوێندراوە زۆر دەوڵەمەند بووە لە سەدەی میرنشینی بادینان میر حوسێن دامەزراوە زانیاری باش بۆ کردوتەوە وانە تۆزێک بزانێ هەر باش ئەمنیش هەی باشی منیش خراپ نییە
بس هبو ما يعني زانای هبو بس شانس ايوه نبو نخوش كوكي لا ناوي لا مامۆستا محەممەد مامۆستا محەممەد زۆر زانایە لە ئامێدی بەڵام بەداخەوە نەخۆشە کەمێک ناساغا ئیشاڵڵ لە بۆ جاری داهاتوو ئەگەرە من هاتمەوە سەردانی ئامێدیم کرد لەگەڵ بەڕێزە دەچینە لای کاک لەچینە لای کاک محەممەدی باچین سەردانێکی ئەو ژوورەش بکەین زۆر جوانە کاک عمەر پرسیارێکی دیکە ئەو لە مێژە ئەو قوتابخانەیە تێک چووە یعنی ئەتوونە دیتە بە چاکرایەنێک ئەوها ساڵێت هەفتەیان پێش بووە تاکو ئێستا هەبوو کۆمپۆنیای ئیرانی هەر دەچێکە بە تۆزێک ئیشەکە ڕاستاندمان کۆمپۆنیەکی ئیرانی هەبوو ئیش دەکەوت ئەو جا بینە پشتای خۆتان لە مەکتەبێکی ئاوها بتان خوێندبێ دیمەنی پشت ئەو دیمێنەی ئەمن دەیبینم ئەنگۆش ببینن لەسەر ڕووبارەکە هەڵکەوتووە قوتابخانەی قوبەهان دیمەنێکی زۆر جوانی هەیە قوتابخانەی قوبەهان کەوتۆتە سەر ڕووباری ئامێدی بەرامبەری شت ناوچەی ئامێدی دیارە خۆزگە لەو مەکتەبە من بم خوێند بە زۆر سروشتێکی جوانی هەیەیانی دڵم نایەت بڕۆم دڵم نایە بڕۆم ئێوەش سەیری بکەن ئەوە جهێ فەقۆ بوو فەقەت خوێندنێ یعنی خوێندنی ئاینی بەڵێ ئاینی تەڵەبە لێرە خوێند ئەوە جهێ سەفێتەوە بوو سەفێت مەدرسە نییە باشە پۆل ئێرە پۆلی ئاینی بووە لێرە ئاینی خوێندرایە کابچینە پۆلەکەی دیکە بزانمەدی لەوێ لەو لای چی خوێندرایە لە پۆلی دووەم ئەتوو بڵێ کو ئەوەندە جوان دروست کرایە شتی ئەو هانیە سەیرانی زۆر سەیرە کاک عومەر پێشتر بە خۆت هاتیتە ئێرە ینی مەسەلەن ئەوها زوو بێی سەردانی ئێرە بکەیت چکە زۆر خۆشە ئێرە جێمایەوە هەرەوەڵە ئێرە درێژێ خۆمان ئەنگۆ هاتی ئەرەوەڵە ئەجە حەقی خۆیتی بێن حەقی خۆیتی زانیمەکەوە ئامێدی بەڕاشی زۆر بەناوبانگە هاتووینە لای کارگەکە لە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە شوێنی گەشتیارکە ئێرە پێی دەگوترە قوبەهان قوبەهانە ئێستا دەچی قوبەهان ژێوە ئاشی قوبەهانە ئاشی قوبەهانی ئاشی تەعینی بەڵێ ئامێدی با بچینە ناو کارگەکە زانین ئەو تەعینە بەناوبانگە کو دروست دەکرێتن ئەوها ناوبانگی دەرکەتی ئەوە نیە کاک عومەر زۆر خۆشە زۆر ئەوەش تەعینی ئامێدی ئەوە شوێنی فرۆشتنەکەیەتی ئەو دەچینە شوێنی با بچینە شوێنی کارگەکە با بچینە ژۆرە ئەوە شوێنی فرۆشتنەکەیە لێرە دەفرۆشرێت زۆر ئەو لۆ جوانیەوە نیە لە جوانیەدا نانە بابەر نەمەوە کچێ بەردەبمەوە زۆر خۆشە ئێرە لێرە دەفرۆشرێ ئەو ڕاشیە بە ناوبانگە ئێستا دەچینە ناو کارگەکە ئازیزان ڕۆک و پێشتر باسمان کرد کە ئامێدی بە تەحین زۆر بەناوبانگە ئێستا لەگەڵ کاک ئیبراهیمم کە خاوەنی ئەو کارگەیە لە بۆم باس کە بزانم ئەو تەحینە لەو ئەوەندە بەناوبانگە لەو ئەوەندە خۆشە گەلێک خێرەوە ناوبانگی ئەو تەحینە بۆ هەندێک زڤریت پۆقژی و یعنی استراتیجیۆتە مایۆ شولی کاک ئیبراهیم هیچ مجاملەی تێدا نییە کە هاتمە ناو کارگەکە بۆ خۆشتان دەیبینن زۆر پاک و خاوێنە پاک و خاوێنی لەو شوێنانە زۆر گرنگە زۆر گرنگە چونکی تشتێکێ یعنی چۆ بێژنیە یومیە بخۆرنێت بدێکۆرینۆم بێجۆ لۆزم یۆ خەوان بی چنگی چیتان مۆلێت ماخڕۆدۆ ئەم گەورە هەمووی دەخۆن بچیک مەزان پیرەمێر پیرەژن خرد خۆن لۆزم یۆ فۆقش بی پشتی ما کۆنجی کریە ناشۆفێ و حەشت ئەوەی سەری لێرە دەکەوتە ئێرە بوڕیە
دێکەویتە ئاوێرە ئەو کونجی ئەو سۆدات کەویت دیمایکێ ئەو کونجی ئەوە سۆڕەش و کەوشکی کرد و هینە ئێرە هاتیە بێرە ئەو کونجی دەست پێکم نیشەوە دوی ئەوە ڕەش و تووس ئەو هوسۆدات کەویت کەم پاک بووە و پۆشی کونجیە دینە کەنەڤێرە دەقەلینە سۆری دەکەنەوە سوور دەکەنە بەلێ سۆری دەکەنەوە و ئەوژی ئۆگرێ پەلۆ دۆرە واتە بەس بەداری سۆری دەکەنەوە شتێکی دیکەنە ئەو تێنە ئۆگرۆ دۆری یعنی خو لەسەر پەلژی نییە بەڵێ جیاوازێکی هەر ئەو شتانەیە کە ئەو شتانەیە بەلێ پۆقژی پاک و خاوێنەکەی پێش هەموو شتێک دوایە چاش چەند خۆشێک ئەگەر بە ڕەژوو لێی دەنەی بە غاز لێی نانێ ئەوەش هەروەها کە لە هەولێرەوە بەڕێ کەوتم بۆ ڕێگاکەم زۆر شتم نەبینی لەسەر ڕێگا کە تامی بکەم بەڵام کە ئامێدیم هەڵبژارد بێم سەردانی بکەم پەشیمان نەبوومەوە تەحینی ئامێدی ئەوەندە بەتام بوو ئەوەندە بەتام بوو لێی پەشیمان نابمەوە لە تامکردنیم با هەندێکی دیکەش بخۆم با دووبارە تامی بکەم زۆر زۆر بەتامە تەحینی ئامێدی هاتمە ئامێدی و پێیان گوتم کە ئامێدی بە پاچە و یاپراغ و ترشک و ئەو خواردانە زۆر بەناوبانگە اینجا ئێستا من هاتم بۆ خواردنگێ تاوەکو تامی پاچە بکەم کە خەت نەمکردووە لەگەڵم وەرن دەچمە لای شێفەکە بزانم شێفەکەی ئەم خواردنگەیە چی ئامادە کردووە سلام علیکم چۆنی ئەحواڵت دەیا خوار باش بی تەندروستیت باشە الحەمدولیلا هەمووان باش بن ئیشاڵڵا زۆر باش بی شێف هاتم بۆ ئامێدی گوتیان لە پرۆگرامی تامی سەرڕێگا دەمەوێت خواردنی هەموو ناوچەکان تام بکەم کە سەردانی دەکەم نوش بیت ئیشاڵڵا ئامێدی یەکەم پرۆگراممە یا سەرچاوە ئامێدی بە پاچە و یاپراغ و ئەو خواردنان بە ناوبانگە دەیزانی وەنیە بێگومان بڵێم خەڵکی ئامێدیمە نەیزانم ئەجا هاتیمە پارتی تام بکەم بۆ بکە سەرچەوە مە حەزکە ئەڤکەم خزمەتەوە هەبکەین بەس پۆچە نەحوەزرە ئەڤکە ئامادە نییە؟ ئامادە نییە یعنی بەرەی زۆر قەلەباڕغە لە بەرهەندێ ئامادە نییە پۆچەشی توزانی ئیش پێ دەبێت گەلێکیش ئەم قەت نەم دروستم نەکردێ نازام پۆیشەکە ئینشاءالله ڕۆژێک کە دەبێن دێ خزمەتەکەین بەس گەلک خۆرنێدی مەحازێکی هەمی جورێت خۆرنەوە غەربی هەنە شەرقی هەنە سۆڤەری کوردیمە هەیە برنجمە هەیە ڤەنیسکە فۆسوولیا بۆمیە مریشکن تەشریبە قوزیە کەلەشێرە ئەو قۆزیە؟ بەڵێ قۆزی یعنی گۆشتی هەمیژی گوشتێ مانتەقەیە ینی تشتێ خۆمۆلی دەرەجەیەک ئەوە چییە؟ ئەوەژی کەلەشێر پێدەڵێن ئەم پێدەڵێن دیکلێ کوردی دیکڵێ کوردی وەک تۆمی کەوە ینی خۆمۆلیە بەڵێ مە هەمی جورێن مەشوەتی هەیە شتێکی گوشتی بگە بەڵێ کەبۆبە کەبابە گوشت دەڵێ کەباب برای هەمووانە بەڵێ کەبۆبەکە عەجەبمەیە هەی غەڵتی تورکیشمایە و عێراقیشما هەیە دەرەجەیەک چ فەرقی هەیە تورکی و عێراقی؟ باوەڕ بکە تورکی ئەو نەوعێکی ئیسووت هەیە فلفل ئێمە تیژبی ئەو کەباب دەبی تیژبی بەڵێ کەینە ناودا تیشتکەین ئەو نانی غەڵتە تورکی پێداڵێن مەحشی و ئەوەژی کەباب عێراقی بەس پۆرۆ پێترە خەڵکی بێرە حەش کەباب عێراقی کەن ئەشیای دڵمەیە؟ نەوەڵا ئەو بوو تەشریب و ئەو شتانە دڵمەژی حەسەب تەڵەبی دڵمە مەقلوبی ترشەیە کتلدە هەکە تەڵەبی هەبیت پێش ڕۆژێک دوو ڕۆژ بێت ئەمە چی دەبێت حەزە دەکەین بەلۆی خواردنەکانمان لە بۆ بینن سوپێکی خۆشیان لە بۆمان هینەیە زۆر خۆش دیارە باتامی بکەم اینجا
سوپەکەمان خوارد داوای خواردنی زۆر خۆشم کرد بۆ خواردنەکانیان هەموو لە بۆ هێنام هەندێک خواردن یەکەم جارە تامی دەکەم دڵنیام زۆر بە دڵم دەبیتن لۆ پێشتر لە نام خواردی نازانم. بەگشتی تامی خواردنەکان زۆر خۆش بوون زۆر بەتام بوون دڵخۆش بووم کە ئەمڕۆ لە پرۆگرامی تامی سەرڕێگا کۆمەڵی خواردنی نوێم تام کرد سەردانی شارە جوانەکەی ئامێدیم کرد کە یەکەم جار و سەردانی بکەم سەردانی شوێنە مێژوویەکانی لە پرۆگرامەکانی داهاتوش دەبێکمان سەردانی شوێنی دیکەش دەکەم خواردنی دیکەش تام دەکەم و بەردەوام دەبین. یەکەم پرۆگرامی تامی سەرڕێگا هاتمە کۆتایی پرۆگرام لە هەولێرەوە بەڕێکەوتم بەرەو ئامێدی لە ڕێگادا کۆمەڵێک شتی جیاوازم بینی سروشتێکی زۆر جوانم بینی و کۆمەڵی خواردنی جیاوازم تاقی کردەوە هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بوو بێت لە پرۆگرامەکانی داهاتوودا سەردانی هەموو ناوچەکانی کوردستان دەکەم و سەردانی شوێنە مێژوویەکانیان خواردنە جیاوازەکان تاقی دەکەمەوە هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بوو بێت لە دەواازەی ئامێدیەوە بەرەو هەولێر بەڕێ دەکەوم خواتان لەگەڵ هەر شاد و کامەران.